جارێکی تر هەزاران مامۆستا و فەرمانبەر لە شاری سلێمانی لە دژی پێنەدانی موچەکانیان هاتنەوە سەر شەقامەکان و سکاڵای یاساییان لە دژی دەسەڵاتدارانی هەرێم تۆمار کرد. ئەبینین ڕۆژ بە ڕۆژ ژمارە خۆپیشاندەران، فەرمانبەران و مامۆستایان و هاوڵاتیان و کەسوکاری و قوتابیان لە شاری سلێمانی لە زۆربووندایە. داوا لە باوکی تە لە بەدایکی تە لە بەبرا خۆشێک هەموو کەسێک بەشدار بن لەگەڵمانە و ئێستش دڵنیاتانەکەینەوە ئەم جارە بۆ چۆکداهێنان بە سیستەمی پاشەکەوتی موچە جارێکە شاری سلێمانی خۆی کاتەوە بە قوربانی. خۆپیشاندەران لە بەردەم بینای پەروەردەی ڕۆژئاواوە بەرەو بینای دادگا و پارێزگاری سلێمانی بەڕێکەوتن و دروشمی بەردەوامین لە بایکۆتیان دەوتەوە. ئێمە هاتوین بەردەم داواکاری گشتی بۆ بێدەنگ لە ئەسکە و تاڵانێکی ئێستا لە هەرێمی کوردستان ناکرێن. ئەگەر هاتوو ئەم بێدەنگیان بەردەوام بێکەواتە ئەمانی شەریکە دزن، ئەمانیش بەر نەفرەتەکەون لەگەڵ ئەو بەرپرسانەکە نەوتە دزن. هەڵوێستی ئێمە هاتوونتە بەر دادگا سکاڵای یاسایی لەسەر حکوومەت و لەسەر وەزیری پەروەردە تۆمارەکەین. ببینە وەزیری پەروەردە، ببینە وەزیری پەروەردە، ئەوە کەمینەکەی کە تۆ باسێکی ئەڵێ کەمینەیەکی زۆر کەمە لە شاری سلێمانیە ڕێ پیاوانەکەن کە خۆ شارستانەوە دەسەڵاتە دیکتاتۆریشە. بۆیە من وەکو خوێندکارێکی سانکۆ هیوادارمە چی خەڵکی کوردستانە بێنە سەر شەقام. هاوڵاتیان متمانەیان با جێبەجێکردنی بڕیارەکانی دادگا نەماوە، بەڵام ئەمڕۆ مامۆستایان و فەرمانبەران سکاڵایان دژی حکوومەت لە داواکاری گشتی سلێمانی تۆمار کرد. هاوکات داواکاری گشتی سلێمانیش ڕایگەیاند سکاڵای خۆپیشاندەرانیان پێگەشتووە لە دوای هەڵسەنگاندنی لەلایەن لیژنەی وردبینیشەوە کاری لەسەر دەکەن. ئێمە دیارەوەکو هەموو خەڵکی کوردستان ئاگادار ئەمڕۆ خۆپیشاندانێک بووە، خۆپیشاندەران سکاڵایەکیانە بوو. ناوڕۆکی سکاڵاکە تایبەت بوو بە سیستەمی پاشکەوتی موچە و ئەو بڕیاری پاشکەوتی موچەی کە سەرجەم موچەخۆران و مامۆستایانی گرتووەتەوە و ئێمە سکاڵاکەمان لێ وەرگرتن و